شارەزا لەو بوارەیە کە ئەحسایان کردووە لە 10,000 مناڵێک لە 10,000 مناڵێک لە 2014 لە 2014 بوو بە لە 66 مناڵە یەک مناڵ لە 66 مناڵ یەک مناڵ لە تەسەورەکەم لە 2020 لە 30 مناڵ و مناڵێک ببێ بە ئۆتیزم تێگەی کە کەسیشمان تەمەنای ئەوە ناکەین بەڵام حاڵەتێکە یعنی تا ئێستا هینێکی کوردی خۆمان هەیە ئەڵێ مەتەڵ ئەو نێڵێ مەتەڵا هەڵبێنە مەتەڵێکە یعنی بەڕاستی ئۆتیزم من زای نووسیمە پێشێکی شتێک نووسی کەڕێک ناسراو بە نیشانەکانی نەناسراو بە هۆکارەکانی تا ئێستا حاڵەتێکە هەمومانەی بینی نیشانەکانی بین ڕاکە ئەماکە جۆ لێ ناگرێ بامی کەیوە ناکە هەموو ێزانی بەڵام تا ئێستا نیشانە هۆکارەکانی هەمووی گەیشتوونەتەوەی لە سا هەشتای ئەوانەی کە شارەزان لە دووارەیە و ئیشی من نیە ویشیوانە لە سا هەشتای ئەڵێن ئۆتیزم سەبەبەکەی وراثەیە بۆ ماوەیە لە سا 20 تێمێنێتەوە ژینگە دەورەبینێ مەسەلەی سپڕیداکی دەورەبینێ مەسەلەی دەرزی دەورەبینێت کاکە دەرزیم نەزانێت چەند جار لە سین دراسەیە کرا کابراکی چەند دکتۆرێک هەڵسانکیان دەرزی لە ساسە تەسیریە مەجموعەیەکە لە ئەمریکا جار دکتۆردێنە خشتیوانی لە دەوڵەتێکە مەجموعەیەکیان نەخێر دەرزی هەتا گروپی ئافرەت ئێستا لە هۆڵندا هەیە دایکن مناڵان دەرزیان لێ نەیە دەرزی سوورێژە و ئەوانەی کە چێکە بە مناڵی لێ ئەو سیانە یان نەیە وتیان با مناڵەکانمان تووشی هەتا کە سوکاریان قسەی لەگەڵ نەکردن کە سوکاریان ڕەزیان کوتیان چۆن ئێوە دەرزی لە مناڵەکانتانیان کە گەورە بوون تووشی ئەماش نەخۆشیە بن دایسە نەبوو باوەڕ کە زەرکی تایسە کەس نازانێت باوەڕ کە تایسە کەس نازانێت دەوری هەیە هەم بیئەی وڵاتەکە هەم بیئەی خێزانەکە هەم خێزانەکە کاکە ئەم نییە پرسیارت بۆ هەیە جگەرا کێشێت تەمەنی 90 ساڵە تووشی نەخۆشی سی نەبووە هەیە تەمەنی 30 ساڵە کە سەیرەکەی خێکێتی و دڵیەکەن و قەستەری بۆ دانێت ئەی ئەوە بوو خۆفەقیرام ئەم هەمووی 30 ساڵی کێشێت 30 ساڵە تەمەنەکەی بەڵام عیلاقەی بەچێوێ ڕازەکەم لەگەڵتان بەشێک لەوانەیە لە وراثە بۆ ماوە دەوری هەبێستن بەڵام ئەمەی کەمان باسی ژینگە لەوانەیە دەوری هەبێت دەرزیەکە لەوانەیە دەوری مێ چکە مادەی پۆکشمە هەمووی بە یەکۆ کۆ بێتەوە بەڵام بە بەشی سەرەکی چییە بۆ ماوەکەی یعنی بۆ ماوەکە چییە هەمومان لێرە کە دانیشتوین گاڵتەم لێ ئەگەر کولی یەکێکمان شتێکی ئۆتیزمان تیانەکەیت من ڕۆژێ پای لێگەرم تەوزیع یەکەم ئەگەر 34 نقاط لە هەمومانە نەبووسە باشە یا مثلا ولا اما خولات زرت طاقتي دانشتين يا تركيب سبب او نالا اوتيزم يعمل لما مصحنا بضابطه امن الله جامعه مخطبه ما مصحنا لبنوا معلومات اللي لفتة علينا كان اما اوتيزم وانا ما دام دانا شيء اوتيزم بس يكشتب يبلغ نعم لەگەڵ مابن یا لەگەڵ ما نابن مێشکی ئافرەت لەگەڵ مێشکی پیاوە فەرقی هەیە یارمەتیم بە نانە بە مستەمسەکرێ ببوورە لە تەکوینیان باشە نانە یەکشدا من بە ئۆتیزمیان گەڕانەوە بۆچی مێشکی پیاوە نایەن بە مێشکی ئافرەت ئەو با پێ و بڵێ یانی ئەڵێن پیاوانەیە ینی مێشکی یعنی مەسەلەی ئۆتیزم زیاتر علاقەی بە پیاوەیە نەک بەسەر پیا دروستیەکە مەزەڵەن هەموو حاڵەت و شتەکانی هی پیاوە ئافرەت ئێستا بەس ڕیتت هەیە سندرومی ڕیتت هەیە کە هی ئافرەتە ئەو باقی من پیاوە هەتا پێڵێن حاڵەتی پیاوە تەواو یعنی من یەکشت بە تۆڵە کاڵم فەرقەکە من ئەمێ پانتۆڵێ بکەم باشە ئەمێ پانتۆڵێ بکەم ئەچم لە مارکتەکە سوچی پانتۆڵەکە دەزێمەدانێ من تاقیەکەمەوە لە پێشی یەکەم و پارەکەیم و لێمە دەرەوە یان دەبینەوە بەڵام دەوەرە هەر عینەن من هەر عینەن بازار خێزانەکە بارچێ وەڵای من بێتاقە دەبە
ئەچێتە ئەو بەشەوە ئەچێتە ئەیەوە ئەچێتە ئەیەوە ئەچێتە ئەجارێوەم باڕژیان تۆ بۆ شتی چکە هاتوو هەموو یەکەن ملوانکەکان تاقیەکاتەوە نازە بۆ تاقیەکات بە قورئان جاروایە 1 ساعت و نیو لەو شوێنیان بێتەوە دەمن بە 5 دقیقە چون پانتۆڵەکەشم کرد تاقیشم کرد و پارەکەشم یعنی ئۆتیزمیش ئاڵێن ئەمە ئەیتر من متساحبی و قسەیم و باسی شەکەم ئۆتیزم زیاتر پیاوانێ و زیاتر یعنی علاقەی بە مێشتی پیاوەکە زیاتر بەگەر زیینێری نێشت هەر زۆر شتمان هەر زۆر شتی ئۆتیزم ینی پیاوانەیە ینی تۆ کەم ئافرەت تووشیە لە حەزەکەم حەزم خۆ دەستی قسە پیاوانەکە مختصن ڕۆیشتون یعنی بۆ شوێنەکان بەڵام یەک شتێ زۆر ناخۆشە بەگەر ڕێزمە مامۆستا هەبوو و تەماتۆ و لەگەڵا هەستەکەم بۆ ئەو ئۆتیزمەتی یعنی لەو کاتەیە کە تۆ شتێکی زۆر سەرەتایی ئەڵێ یعنی تەشخیصکردن زۆر ناخۆشە یعنی بۆ مامێنێ بە دوای هەر ئەوە ئەو وابزان ئۆتیزمێتی لەناو مناڵەکانی تریشە جابزانە تۆ ئەو کەسە کە ئۆتیزمیشی نەبێت چه حاڵەتێکی نەفسی بۆ دروست دەبێت لەناو مناڵەکانی ترە تۆ بۆیان شیەکەیت ئۆتیزم چییە لەبەر دەبێت ڕەفیقەکان هەبێت بڵێ ئۆتیزمێتی کە شتێکی زۆر سەرەتاییە یعنی زۆر ناخۆش بوو دەستی تووشی خەیبە دەمەلەبی لەو کاتانەیە ئەگەر چیتە شوێنێک و ڕێنمایی ئۆتیزم بیت پێویست نییە بچیتە ژوورێک و کە مناڵی تیاابێ عادەتەن ڕێنمایی تەلەبەکان لە 10 ساڵەوە 8 ساڵ 9 ساڵ گونا حەجێتە ژوورێک بۆ لەو ژوورە ڕێنمایی ئۆتیزم بیت عادەن ئۆتیزم بۆ سەروی تەمەنی 15-16 ساڵ ئەو کاتێکە مناڵێکی ئۆتیزمیش ببینێ ئەتوانێت ڕفتاری لەگەڵەکە بەس تۆ مناڵێکی 8 ساڵ فێریکەی ئۆتیزم چۆچینێ ئۆتیزمیش ناتوانێت ڕفتاری لەگەڵەکە ئەگەر ڕێنماییش بە مامۆستاکان بین ئەگەر بچینە مەکتەبێکیش ڕێنمایی بە مامۆستاکان پێویستە لە ئیدارە مامۆستاکان کۆکەینەوە ڕێنمایی بە مامۆستاکان بین یان بۆ مناڵ زۆر قورسە ئێمە کەسێکە و ناڕێکێکی دەماری هەیە نەخۆشی نیە شتێک زۆر قورسە ڕێنمایی ئۆتیزمیان بیت عادەتەن ئینشەڵڵا مناڵ 7 ساڵەوە چێتە مەکتەب یعنی تۆ لەکە ئەچیتە مەکتەبێک بۆ ئێمە ئەوە کە لەسەر تەمەن 8 ساڵەوە حەزەکەم شتەکە مناقەشە بێت نەفی دوانی کە مەشغوڵ بی دوانی ئینشەڵڵا تۆ تەواو بوویت برنامه چیه پرورده هاوڕێی مناڵەکە عادی یونسێفە کە سەردانی مەکتەبەکانەکەن تەبعی خەڵک دەکەن ئەوە شانەیە هەر سەر و 7 ساڵ ئێمە بۆ ئەگەر ابتیدایەتان لە 4 و 5 و 6 دەستمان پێ کردو دوای چوون بۆ ماهەد بۆ زانکۆ چوون بۆ ناو بازاڕە بۆ مۆڵەکان چوین یعنی ئەوە لێ کەتوانیمان لەگەڵ کەسێک گەورەکان زۆر کەسەکان خۆیان نایە زانی مامۆستایە ئەوە سەقافەتی هەبێت لەناو کۆلێکا بۆ ئەوە علاقەی بەسەر نەخۆشیشتی وازێ علاقەی بە معلوماتی ئۆتیزمەوە نییە سەقافەتی نییە لەگەڵ ڕێزما کە لەبیا بڵێ فڵانە شت نەخۆشە لە کوردستان بەرنامەیەکم کرد کۆمەڵە تەنەوەیان بان کرده بوو لە جامیعەوەیان بژاردە بوون کە باسی ئۆتیزم گوتیان پرسیار لەسەر ئۆتیزم چ تەلەبەدانیشتیانی منای ئۆتیزمان نەبیستوە تا ئێستا یعنی بۆیە پێویستە جارێک گەورەکان فێر بکرێ گەورەکان ئەو شوێنانی کە زەرور خەسە دکتۆرەکان سێمە خەسخانەکە عەلی ناجیمان هێنا بۆ فەحسی دانی مناڵەکان پێشمەوە بوو کە سەنتەری ئۆتیزمە کە دکتۆرەکان هاتبوون بە مناڵەکەی و بێ زەحمەت تۆ ناوت چی عادی دەم و کارەوە مامۆستا بجاگە بزانێ ناوی چێ و دەم بەگوێتەوە کادەم کاتەوەی تر ئۆتیزم بێت بۆ تۆ ێنم یعنی تا حاڵەتەش پێشمان وتبوون یعنی بەڕاستی ڕێنمایی دەستان خۆش بێت ئەمە چەند ساڵێک ئەگەڕێن لە ناو خەڵکە بەس ڕێنماییەکان زیاتر بێ ئینشاءڵڵا یاری لەگەڵام کاتیان هاوکاری بکەن دەست خۆش بەڕاستەوە من بەنمونە لە مافۆمەسەجانێ بەنمونە لەوانە ملاڵی ئۆتیزمیان هەیە گەورەترە براکانیش چەند تەمەن لەخوا خۆیەوە نەزانەوە چەند لێتەڵاژی بەس ناتوانم قسەی لەگەڵەکە ناتوانێت ژیان خۆی تەرخان کە بۆ مناڵ فەرمانعاتی من چەندێش لەسەر ئۆتیزمەکەی دەبێت دووە منیش لەسەر ڕۆشنبیرکردنی کۆمەلگا ئەمەش چۆنەکرێت مەفروضە وەزارەتی خوێندنی باڵا پەروەردە
کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵسن بە ڕۆشنبیرکردنی کۆمەڵگە بۆ نمونە کەناڵێکی وەکو کورسەر با 22 سعات لە سعاتێک یان نیم سعاتی تایبەتێ بە ڕۆشنبیرکردنی کۆمەڵگە و باسکردنی بابەتی ئۆتیزم یان ساهمێ بکەنەوە لە ڕۆژنامەی هاوڵاتی هەزاران ڕۆژنامە هەیە لە وڵاتە یان کەسانی شارەزا هەن ئێمە دکتۆرێک شتێکی جوانە دکتۆر ڕێزان لە هەولێرە لە ئەمریکا لەسەر ئۆتیزم دکتۆرای هێناوەتەوە بە 1000 واسیتەتایەک محازەرێ بۆ گرین بە یعنی شتەکان لێرە زیاتر مادیە ئەی من بە پارە نەبێ محازەرە پێشکەش ناکەم نیم سعات سعاتێ لای ئێمە کەواتە حەفەکانە فروشی بە دڵنیاییەوە لەسەر ئەم وریاکردنەوەیە کولی یەکی سێوت چل کەسن لەم وڵای دانیشتووە چل کەس ئەگەر لەو باوەڕیان ئەگەر هەرێکێکتان لە ماڵەوانێت چەند جارێک مەشغول بوو بێت شتی کردبێت دایک و باوکتان دەزانێت کە ئێستا مۆزۆعی ئۆتیزم چییە هەرێکە جارێک باسی نەکرد بێت لەوانەیە دایکی زانێت چی خوێنێتەوە چی نەکردووە شتێکی وەرگرتووە بەس بەداخەوە ئەیڵێن تا ئێستا ئێمە کە ئەم شتانیش ئەەکەینەکەینمانە بەس ئۆتیزممان وا بچووک کردوتەوە وا لێی ئەترسین یعنی حاڵەتێکە تەواو غەزەبێک و خوایە تەواوی تریانی نییە شتێکە نەئەوێریم بچینە ناویەوە نەئەوێریم بچینە ناو نەئەوێریم ئەوش بینە ناومانەوە یعنی وا لێی ترسان لەبەر من داوای ئەەکەمەوە جاریش کە داوای ئەەکەمەوە دەوری ئێوە بەڕاستی زۆر گرنگە یعنی هەر یەکەتان لە جێی خۆیەوە ئەگەر ئێستا ئەم چەند کەسەی بە یەکۆ دانیشتوو تەلەفۆنتانە بێ لەگەڵ یەکتریا تەلەفۆنتانە بێ لەگەڵ یەکتریا ئەسا ئەم خوشکە ئەمڕۆ مناڵێکی لەلایە حاڵەتێکی هەیە ئەگەر تەلەفۆن کا بۆ تۆ یا بۆ یەکێک لەو خوشکانی کە بڵێ ئەرێ وەرە من مناڵێکم لەلای ئاوایی ئەمێ چیکەم چی نەکەم تۆ هەلت دایە بە و شتەکەتان وارێ کرد دەرتان کرد لەو نتاقە بچکۆلەی یعنی با زۆر تەبیعیە ڕۆژە لە ڕۆژان بە ممەسیل و بە مەجموعەیە کەس بڵێن لەمانی کە تەمسیلەکەن لەواچی هەمووشان ئیستێعدادیان تیا هەبێت بڵێ وەرە کاکە مەسرەحی بچکۆلەمان لە بەتێکی ئیستێعداد بۆ دەرکەن لەسەر ئۆتیزم هەر لە بازار لەناو خەڵکەکە تیان بکەن لە خەڵک بڵێ کاکە ئەمە ئۆتیزمیشە ئاوام عاملێ لەگەڵەکەی دەبزانە خەڵک فێری با فێر نابێت بەس من ئەگەر هەر لە چوارچێوەی سەنتەرەکەی خۆما و دوو مناڵێ ناومەتیەوە دانیشم شتی بۆ بکەم ناگەن بدەن بەس کە ئەگەر هێنامە دەرەوە داواکەن زۆر ئیسە برا قسێکی زۆر جوانی کرد با کورسات لە هەفتەیەکە جارێک دوو جار ئەگەر بۆ چارەکێکیش بێت شتێکی بچکۆلانە پیشان بات بڵێ ئەمە ئۆتیزمە شتە جوانەکانی پیشان بە کاکە ئۆتیزم نشتی جوانی هەیە تەسەور ناکەی ینی کوڕێکە ڤینسنتی ناوە وەرزان بەریتانیە یا ستیڤن یا ڤینسنت فیلمەکەیم هەیە ئۆتیزمە بە یەک چارێک لەسەر نیویۆرک لە ئالیکۆپتەرەکەیە و بە یەک چارێک هەموو نیویۆرکی لەسەر لاپەڕەیەکی 4 مەتر و نیوی دروست کرد من کەسم لەلایە ڕسمەکەیتان ئێستا پیشانێ پێمە ئێرکی ناوەیەک لەوانەی کە ڕسمەکەنا تەسەوور کە کەنیسەی کۆڵانەکەیە کرد وەڵڵاهی من 35 ساڵە ڕسمەکەم 35 ساڵ چکەم پێشەوەی کە مامۆستا بم پێشەوەی دەرس بڵێم و بە کەڕولاڵ و بە تەخەلوف زیاتر وەک ڕەسامێک ئیشمەکە ئیشی ڕسم مەکرد بەڵام باوەڕکە نەک 35 کێشی خەرەسە من ڕوحی ئەو نازەم قەڵەوەکە بەکار